ئەو گەلەی دەخوێنێتەوە دەمێنێتەوە. ئەمە وتەی ڕۆشنبیری میسری یوسف زێدانە، واتە گەلێکی خوێندەوار و ڕۆشنبیر و مێشک فراوان هەتایە دەمێنێت و لە ناو ناچێت. بە مانایەکی دیکە ئەو گەلەی کتێب و سەرچاوە ژینگەکان زیاد دەکەن و دەخوێننەوە، ژینگە و هەسارەکەیان لە مەترسی لە ناوچوون دەپارێزن. ڕاستە کتێب کەرەستەیەکی بێگیانە، بەڵام زمانێکی کاریگەرە بۆ تێگەیاندن و پێگەیاندن و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری ژینگەی هەر گەلێک. لە ڕاستیدا خوێندنەوە یەکێکە لە گرنگترین ئەو تایبەتمەندیانەی کە کۆمەڵگای مرۆڤایەتی پێ لە قەڵەم دەدرێت. خوێندنەوە خۆراکی ڕوح و لاشەیە و ئەو کۆمەڵگایانە کە گرنگی بە خوێندنەوە دەدەن کۆمەڵگایکی پێشکەوتون، هەرچەندە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا پێشکەوتنی تەکنۆلۆژیا تا ڕێگەیەک توانیوێتی کە پێگەی خوێندنەوە کەم کاتەوە، بەڵام هەر خوێندنەوە لە مۆبایل و لە ئامێرە ئەلکترۆنیەکانی شار دەتوانین بە خوێندنەوە لە قەڵەمی دەین. خوێندنەوە بە بنەمایەکی گرنگی پێشکەوتنی گەلان و پێگەشتنی بەهای تاکە کەسی و شخصی دادەنرێت. ئەو کۆمەڵگایانێک کە دەخوێنەوە جیاوازتر بە بەراو لەگەڵ ئەو کۆمەڵگانەی ناخوێن، هەم لە ڕووی پێشکەوتنی کولتوری و فەرهەنگی و سیاسی کۆمەڵایەتی و خوێندنەوە بە بنەمایەکی گرنگی کۆمەڵگادان دەنرێت، بە تایبەتی لە ڕووی گەشەکردنی ئاستی سەقافی و ڕۆشنبیری. لە ڕاستیدا ژینگەش وەکو بابەتێکەکە لە ناو جوغزی خوێندنەوەدا تا ڕادێک بەبەراو لەگە ساڵانی ڕابردوو گرنگی پێدراوە لە ڕێگای نووسینی هۆندراوە و چیرۆک و شەعر و پۆترێت و ئەوانە توانوێتی خۆی بخزێنێتە ناو کولتوری خوێندنەوە. بەڵام زیاتر ئەم بابەتانە وا باشەکە لە باخچەی ساویان و لە منداڵانەوە ئەوە بکرێت، چونکە منداڵ کائینێکی پاکە، چی پێی وتری ئەوەی تۆمار دەکات لە مێشکی و ژینگەش ئەگەر دیقەتاندا بێتێ بێزگە لە بواری منداڵان. ئەم دو-سێ ساڵانەی ئایندا کاریگەری هەبووە لەسەر ئاستی بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری خەڵک، چ بە نووسین، چ بە وتار، چ بە سیمینارات و کۆنفرانس و سیمپۆزیۆم.